بەناوی خوای بەوەزەوی بەخشندە خۆشەویستان خۆشحاڵین کە لە ئەڵلقەیەکی نوێ بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری خۆشەویستان ئێوە بۆ خۆتان باشەزان کە ئێمە هێشتا لە سەرەتای کتێبی تەوژمی ئیسلامی و ئەلمانین و هەروەها لە بەرنامەی ڕابردووە هەندێک هاتینە ناو بابەتی کتێبەکە بە بەتایبەتی ئەو پێشێکی هەیەی و دەستپێکی کە هەیە وەکو مەڵە پرسیارمان لە پێشێکیەکە و لە دەستپێکەکە دروست کردووە مامۆساش بە تەفاسیل وەڵامیایەوە بە بۆچوونی من لە ئەو بەرنامەی ڕابردوو زۆر شتی وردی تیا بوو بە تایبەتی کۆتا پرسیار کە ئەمەوێ ئەم بەرنامێش بە بەرنامەی ڕابردوو گرێ بدەمەوە ئەویشەوەیە کە ئێمە باسمان لە پۆلێن کرد ئەویش ئەو پۆلێنی کە ئیسلام ئەیکات یاخود ئەوەی کە تەوژمی ئیسلامی ئەیکات لەگەڵ ئەو پۆلێنی کە زلهێزەکانێکن ئەوەی کە لەسەر ئەساسی بەرژەوەندی و لەسەر ئەساسی مەسەلەن بۆ نمونە کۆمەڵێک بابەتی سیاسی و ئایدۆلۆژیە کێشەکە ئەوەیە ینی پۆلێنی ئایدۆلۆژی یاخود پۆلێنی سیاسی یا پۆلێنی ئەوەی کە پێکوترە بەرژەوەندی ئەوەیە کە ئەم بەرژەوەندیانە سابت نین یاخود با بڵێن جێگیر نین ئەو بەرژەوەندیە ئاڵوگۆڕە بێ یان مەسەلەن بۆ نمونە ناکرێت تۆ بە جۆرێ لە جۆرەکان پۆلێن لەگەڵ ینی دۆستایەتی کۆمەڵێک کەس بکە لەسەر ئەساسی بەرژەوەندیە کە بەرژەوەندەکە نەما دیسان مەسەلەن دۆستایەتێکەش نەمێنێ یاخود دژمنایەتی بکەی لەسەر ئەساسێک و دوایی مەسەلەن بە جۆرە لە جۆرەکان کە بەرژەوەندیەکە نەما دیسانیان ئاستە سیاسەکە بۆ خۆی گۆڕانکاری بەسەر هات دیسان ینی بینەکەش بگۆڕێ ینی چ دژایەتێکە چ دۆستایەتێکە قسەکە لەسەرەوەیە من پێم خۆش بوو جارێککە لەگەڵ مامۆسایە ئەمە باسکەمەوە ئەوەی کە ئیسلامێکە یاخود ئەوەی کە بەدەست تەوژمی ئیسلامیەوە بریتێ لە پۆلێنێکی مەبدەئیە واتە پۆلێنێکە کە لەسەر ئەساس و بنەمایەکی ئاینی پتە و دامەزراوە وەکو دەگوترێت لەو ڕۆژەوە کە دنیا تاکو و ڕۆژی قیامەت ئەم پۆلێنە گۆڕانکاری بەسەرانە یاخود ئەویش لەگەڵ بەرزونزمی و لەگەڵ شەپۆلی سیاسی و هەروە لەسەر لەگەڵ بەرزونزمی بەرژەوەندی ئەمانەش مەسەلەن بۆن منە گۆڕانکاریان بەسەر دێ یاخود وەکو وتمان مەبدەئێکی سابتە. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. کاک پەیوەند ئێمە لە ئەڵلقەی پێشوودا ڕاستە ئەو پرسیارەت کرد و منیش وەڵامدایەوە کە هیچ هێزێک نییە کە بە زۆر لە جۆرەکان خەڵک پۆلێن نەکە بەڵام گرنگە ئەو پۆلێنکردنە پۆلێنکردنێکی دادگەرانە بێ و پۆلێنکردنێکی منطیقی و گونجاو لەگەڵ واقعدا بێ باسی ئەوەمان کرد. ئێستا بۆ وەڵامی ئەو پرسیارەی جەنابەت کە ئایا ئەو پۆلێنکردنەی ئیسلام پۆلێنکردنێکە گۆڕانی بەسەردانایە و شتێکی مەبدەئی چەسپاوە یاخود لەگەڵ گۆڕانکاریەکانی واقعدا ئەویش دەگۆڕێ. ئیسلام وا تەماشای بەشەریەت دەکا بە گشتی دەکاتە دوو بەشێکە ئیسلامیان وەرگرتووە وەکو بوونناسی وەکو ئیمان و عەقیدە وەکو بەرنامەی ژیان و بەشێکیان کە ئیسلامیان وەرنەگرتووە. ئەو بەشە کە ئیسلامیان وەرگرتووە دیارەوە پێیان دەگوترێ موسڵمان ملکەش بۆ خوا بڕوادار. ئەو بەشە کە ئیسلامیان وەرنەگرتووە هەمووی بە یەک چاو تەماشا ناکە بەڵکو لیان ور دەبێتەوە وەرە تۆ کە ئیسلامت وەرنەگرتووە پێت نەگەیشتووە ئیسلام بەلاغی مبینت پێ نەگەیشتووە وما على الرسول إلا البلاغ المبين ئەگە بەلاغی مبین و گەیاندن و ڕوونکردنەوەی تەواوت پێ نەگەیشت بێ معناوە ئەگەر کەم تەرخەم نەبوو بێت لەوەدا کە ئەو بەلاغی پێ بگا خەر هەیە پێی دەگا و بەڵام پشتگوێی دەخا ئەگە کەم تەرخەم نەبوو بێ معناوە ئەوە بە چاوی دوژمن و نەیار و ناحەز تەماشا ناکرێ. ئەوی دیکە وەرە پەیامی خواتان پێگەیشتوە بەڵێ دەی هەڵوێستان چییە؟ تەمان ئەوەی کە وەریگر بێ ئەوە دیارە بۆتە موسڵمان هاتۆتە ئەولا هەڵوێستان ئەوەیە کە لەگەڵ ئەو ئیسلامەدا تەبان دەتانەوێت لەگەڵی هەڵکەن مەدارکەن پێتان چاکە بە ئاشتی و تەبایی پێکەوە لەگەڵی بژین یاخود شەڕی پێدەفرۆشن. تەوانەوە لە حاڵێکدا کە ئیسلام قەواری سیاسی هەیە کاکە پەیوەند هەمووی ئاوایە
بەڵێ ئەمە دەمانێت پێکەوە تەبابین دەی باشە ئیسلام لەگەڵ تەبایاندا تەبایە لەگەڵ دژ و ناکۆکاندا ئەویش دەست بە خۆدا بەرنەداتەوە خۆی پڕگە دەفەرمێت چی دەفەرمێ وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين لە پێناوی خوادا دژی ئەوانە بجەنگن کە لە دشتان دەجەنگن بەڵام سنوورشتێنی مەکەن خوا سنوورشتێنانی خۆش ناوێت واتە لەگەڵ ئەوانەشدا کە نامسڵمانیش نابێت سنوورشتێنی بکەن يعني لا تقاتلوا إلا من قاتلكم جەنگ مەکەن مەگەر دژی کەسێک کە لە دشتان بجەنگێ سەنگەرتان لێ بگرێ ئەوە لەلایەکی دی کاک پێم خۆشە شتێکی کەش ڕۆم بکەمەوە کە ئیسلام دێنێت بە شەریەتدا بەش دەکات بۆ ئەهلی ئیسلام و ئەهلی غەیری ئیسلام ئەهلی غەیری ئیسلامیش تا بەش دەکات بۆ تەبا و ناتەبا دۆست و دوژمن یاخود گونجاو و نەگونجاو لەلایەکی دیکەوە ئیسلام تەماشای بە شەریەتی دەکات هەمووی وەکو خۆی تەماشا بکە لە سوورەتی النساء آيتي يكم يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا أي خلچينا باريز لو پروردگارتان بکەن کە لە یەک نەفەس دروستی کردوون هەر لە خۆیشی هاوسەرەکەی دروست کردووە واتە هەر لەو جۆرە نەفسە کە نەفسی بەشەریە ئادەمی کە لێ دروست کردو حەواشی هەر لەو جۆرە واتە کەمتر نییە لە مێیەکەش لە نەرەکە کەمتر نییە لە ڕووی نەفسەوە هەردووچیان نەفسی بەشەرین بۆچی خوا لێرەوا دەفەرمێ چونکە ماوەیەکی زۆر لە مێژووی بەشەردا مشتومڕ بۆ لەسەر ئەوە ئایا ئافرەتیش جارێ ئەسان ڕوحی هەیە یان نا دوای کە گوتوانە بەڵە ڕوحی دوای گوتوان ڕوحێکی حەیوانی هەیە نەفسێکی حەیوانی هەیە بۆیە هەر لە سەرەتاوی ئیسلام دەڵێن نا ئێوە لە یەک نەفەس دروست کە ئادەمە بەڵام هەر لە خۆیشی لە جینسی خۆشی لە ڕەگەزی خۆشی لە سروشتی خۆشی میەکەی دروست کردووە ئەمجا وبث منهما رجالا كثيرا ونساء پیاوان و ئافرەتانیش زۆر لەو دوانە واتە لەو دایک و بابە واتە ئەی بەشەریەت لێتان تێک نەچێەوە یەکی باب و دایکێکن دوای دەفەرمێ واتقوا الله الذي تساءلون به والأرحام ئەمە زۆر جێ سەرنجە پارێز لەو خوایە بکەن کە پرسیاری پێ لە یەکدی دەکەن و پارێزیش لە ڕەحمەکان بکەن لە خزمایەتیەکان یعنی چی یعنی تۆ لەگەڵ یابانیەک لەگەڵ چینیەک لەگەڵ ئەمریکیەک لەگەڵ رووسیەک هەمووی دەچون سەر بابودایکێک ڕەحمتان لە بیندا هەیە پەیوەندی خزماتیتان لە بیندا هەیە کەواتە ئیسلام جارێککە ئەوە تەماشای بەشەریەت دەکاوەکو درێژبەوە یەک بابودایک هەمووی وەکو ڕۆڵە یەک خێزان یەک بابودایک ئیسلام ئەو ڕوانینە هەیە بۆ بازنەفراوانەکە بەڵام لە نێو بازنەفراوانەکە دەجا ئەو جار ئیسلام دێت تەعاملیی واقعی دەکا ناچێ دەزانم مەسەنەوە دەگوترێ ئەی بۆچی ئێمە ڕوانینێکی ئینسانی تەماشای بەشەر بکەین جا ئیسلام ڕوانینی ئینسانی تەماشا دەکا وەکو ئەو ئایەتە گوتم یا آياتي جمارة سنزي سورة الحجرات يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم الشعوب وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله إتقاكم أي خلقنا يوما لنرميك درس كردوا دوای جرامان بوسان قالوا تيري تاكو بيك آشنابن برسترتنا لاخوا بارس كارترتانا أما يعني شيء أما مروانيني شيء إنسانية بو خوي مروفايتي لو روكم مروفكان هميان بندي إخوان لبابو دايشيك وهاتون هو كيكن يعني أوك أخوة دفرميت ولقد كرمنا بني آدم وشيء آدم ما ريز لي قرتوه أمروانيني إنساني بلام أو إنسانانا دواجار الإسلام ديني باش كاميان برياري داو بندي خوابي بنداتي بو خوابك ببيب أو كوتا برنامج خواب الريوب شيء لجاني تاجي خزاني كوبالاتي سياسي دا وكاميشان برياري أو برياري نداوة أو كبرياري داو دخاته أولى وبرياري دخاته أولى معنى وانك تيشان برددا دزاورن بيكو تبابن ورن بيكو جنجاوبن تماشاي شعيب عليه الصلاة والسلام سورة أعراف دا شي بقومك يا خوي الله قال وإن كان طائفة منكم آمنوا بالذي أرسلت به وطائفة لم يؤمنوا فاصبروا أجل كومالك بروان هنا أبو بيام من هنا كومالك بروان هنا صبر بيكو بقرن يقدر تحمل كان جوازي كان يقدر تحمل كان بڕوادار بە بڕوای خۆی بێ بڕوا بە بێ بڕوای خۆی بەڵام پێکەوە تەبابن ئایا ناتوان پێکەوە تەبابن با
دەتوان پێکەوە تەبابن کار لەسەر خاڵەوە بەشەکان مامۆستا هەست سروشتی ژیان بۆ خۆی بەم شێوەیە کە خوای پەروەردگار بە شێوەیەک دروستی کردووە کە ململانەیە هێڵێتەوە ئەمە لە دەرەوەی کۆمەڵک فەلسەفە کە زۆر ئیش لەسەر ئەواکەن کە ژیان هەمووی بریتە لە ململانەیەکی زۆر دیاری کراوە قسەکەمان لەسەرەوە نییە بەڵام لە بواری سیاسی شامان مۆستا تۆ ئەزانی کە تەوژمی ئیسلامی و ئەلبانی لەسەر سەحای کوردستان لە ململانێدان کتێبەکەی جەنابەت کتێبی تەوژمی ئیسلامی و ئەلمانی ئەوێ ململانەکان هەڵگرێت ململانەکە نەهێڵێتەوە یاخود ئیش لەسەرەوەکە کە تون و تیژیەکان خاوکاتەوە ئامانج لەو کتێبە ئەوە نەبووە چونکە من دەڵێم تەوژمی ئیسلامی و ئەلمانی خاڵە هاوبەش و جیاوازەکانیان هەرجارە بە خۆی مەنەدانهێنانە بۆدا کە ئەو دوو تەوژمە پێشتری باسمان کرد کەواتە ئەمە بۆ قسەکردنیە لەو بارەکە بەرامبەرەکەت نەهێڵی جا بەو هەموو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وسەلام نەیانتوانی بەرامبەرەکانیان نەهێڵن ئەو هەموو پێغەمبەرانە هاتوون لە مستەندی ئیمام ئەحمەددا هاتووە لە 124,000 پێغەمبەر هاتووە لە ئادەمەوە تا خاتەم سەڵات و سەلامی خوا لەسەر هەموویان بێ خوای پەروەردگار ئەو توانایی پێ نەداون کە هەرچی بەشەریەتە بهێنە ژێر ڕچێفی هیدایەتی خوا بەهرەمەندی کە لەو هیدایەتی خوا ئێستا ئەوە چۆن ئێمە دەوێت کەڵکەڵی ژوامان لە کەللەدا هەبێ نە من ئامانجم لەم کتێبەداوە لە زۆر لە کتێبەکانی دیکەمدا ئامانج ئەوەیە کە ئێمە پێکەوە تەبابین ئەوەی کە خوا دەفەرمێ لەکم دینکم وەلیە دین دینی خۆتان بۆ خۆتان دینی خۆم بۆ خۆم پێکەوە ئەوەی کە شوعیب عەلەیهی سەڵات وسەلام بە قەومەکەی دەڵێ فەصبیڕوا حەتا یەحکوم الله بەینەنا خۆڕاگر بن یعنی دان بە جیاوازەکان یەکدیدا بێنن دان بە تایبەتمەندیەکان یەکدیدا بێنن یەکدی تەحەموولکەن باشە ئێستا تۆ خوای پەروەردگار ئێستاوە من عەلی باپیر تۆ پەیوەند عومەر وانە چەند جیاوازیمان لە ڕووی جەستەیی لە ڕووی فیکری لە ڕووی زۆر شت باشە بەڵام دەبێ من تەماعی ئەوەم هەبێت تۆ بکەمە تو کۆپی خۆم یا تۆ ئەو تەماعەت هەبێ وەکو عارە دەڵێن طەمع فی غەیری مەطمع ئەوە تەماعێکە لە ژێر خۆی دانیە من دەبێت تۆم وەکو خۆت قبوڵ بێت تۆش دەبێت منت وەکو خۆم قبوڵ بەس ببوورە مامۆستا من پرسیارەکە جۆرێکی تر بکەمەوە قسەکە لەسەر ئەوەیە ینی ململانەیەکی مباح هەیە کە بێ بیکەین ینی بەڵێ ڕاستە ینی لایەنی ئیسلامی ئەبێ بڵێ ئەم بۆچوونەی من ئەم دەسەڵاتی من نازانم ئەم خزمەت گوزاریەی من ئەم دینداریەی من ئەمانە سوود بەخشترە لای فڵان و فیسان قسەکە لەسەر ئەوەیە من قسەم لەسەرەوە بوو ئایا تۆ ئەتەوێ ئەم ململانەیەش نەهێڵیت یاخود بە جۆرە لە جۆرەکان تون و تیژەکان نهێڵی ناجابن عرضم کردی کە جیاوازیەکان خۆی پەروەردگار دەفەرمێ ولا یەزالون مختلفین بەردەوام هەر جیاواز دەبن ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا پەروەردگار دەگەرویستەوە خەڵک هەمووی یەک جۆر دەبوو کە هەموویان یەک جۆر نین مەرجیش نییە من تەمان جارێکە باسم کردووە مەرجیش نییە هەرچی لە بازنەی تەوژمی ئیسلامیدانە بۆ ئێمە لە دەرەوەی بازنەی ئیسلامیدا بنین چونکە من دەزانم کە خەڵکێکی زۆر هەیە کار بۆ ئیسلام ناکە یا لە نێولایەنێکی ئیسلامیدا نییە یا لە نێو ڕێکخراوێکی ئیسلامیدا نیە بەڵام موسڵمانیشە و ئیمانداریشە و بە پێی توانای خۆی دینداریش دەکا و بەڕێوەشی دەبا و مەرجیش نییە هەرچی لەناو تەوژمی ئەلمانیشدایە ئێمە یەکسەر بڵێن کاکەوت بەشی بە ئیسلامەوە نەما بۆ چکە خەڵکێکی زۆر هەیە لە ئەلمانیت حاڵی نییە بەڵێ من پێم وار کەسێک لە ئەلمانیەت لە سیکۆلاریزم تێبگا وەکو ئەلتەرناتیف و بەدیرێک بۆ ئیسلام دایبنێ بەتاکید معناوە بڕۆی بە ئیسلام نییە بەڵام زۆر کەسێک کە وا لە ئەلمانیت حاڵی نەبووە وا لە سیکولاریزم تێنەگەیشتووە ڕەنگە وای لێ تێگەی بێ ئەها لە ڕۆژئاوا سیکۆلاریزمیان هێنا بۆ ئەوەی نەجاتیان بێ لە دەسەڵات و قۆڕەخکاری خۆسەپاندنی کەنیسە وانە ڕەنگە وا حاڵی بێ کە ئێمە لێرەش سیکۆلاریزممان پێویستە بۆ ئەوە کە حکمی تیۆکراسی نەبێ دینی نەبێ نازانێت کە ئیسلام حکمی دینی هەر تێدا نییە حکمڕانان لە ئیسلامدا بەرپرسان لە ئیسلامدا بەناوی خوا حکم ناکەن بەناوی خەڵک و حکم دەکەن خەڵک هەڵیان دەبژێرێ خەڵک چاودێریان دەکا خەڵک بۆی هێلایان بەرێ نوێنەری خەڵکە نوێنەری خوانین تەنانەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خاتەم کە پێغەمبەری خوایە ڕەوایەتی لە خواوە پێدراوە ئایا بۆ لە مەکە قەواری سیاسی دروست نەکرد لەبەرەوە خەڵکەکە ئامادە نەبوون بە نوێنەری خوانی لە قەڵەم دەن و بە حکمڕانی خوانی لە قەڵەم دەن مەگەر دەستبەرداری پەیامەکەی بێ هاتن بۆ لای قڕەیش هاتن بۆ لای گوتیان تۆرە حکمڕانمان بە وەرە دەتکەینە گەورەی خۆمان وانە بەڵام ڕەبزی کرد بۆ بەس مەرجیان ئەوە دەستبەرداری ئاینەکەی بێ پەیامەکەی بێ
بەڵام ئەی پێغەمبەر خۆسم لە کوێ قەواری سیاسی دروست کرد لەو شوێنە کە خەڵکەکە ئامادە بوون بەرنامەکەی قبولکەن و ئەویش بە حکمڕانی خۆیان قبولکەن دوای ئەوەی کە دوو گرێبەستیان لەگەڵدا بەست لە پەیمانی یەکەمی عەقەبە پەیمانی دووەمی عەقەبە گرێبەستیان لەگەڵدا بەست ئەوەی پێ دەگوترێ گرێبەستی کۆمەڵایەتی ئەوەی ژان ژاک ڕۆسۆ ئەوە لە ئیسلامدا هەبووە کەواتە لەسەر بناغی گرێبەستێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەبێتە حکمڕانی خەڵکیەک و خەڵکەکە هەڵی دەبژێرن واتە دوای ڕەوایەتی ئاسمانی ڕەوایەتی زەمینیش پەیدا دەکا دوای ڕەوایەتی خوایی ڕەوایەتی خەڵکیش پەیدا دەکا ئەمجا قەواری سیاسی دروست دەکا کەواتە ئێمە قەزیەی جیاوازی و نەهێشتنی جیاوازی هەشتێکی نامەنتیقیە کاکە پەیوەند ینی لە ڕووی ڕێگەزەوە خوا مرۆڤی دابەشەوە بۆ نێرومێ لە ڕووی نەتەوەوە بۆ عرب و غەیرە عرب لە ڕووی ڕەنگەوە بۆ ڕەش و سپی و بۆر و زەرد و لە ڕووی قەد و قیافەوە و پاشان لە ڕووی فیکریشەوە خوای پەروەردگار دەفەرمێ وهو الذی خەلەقەکم فمنکم کافر ومنکم مؤمن لە سوورەتی تەغابون خوا ئێوەی هێناوەتە دی هەتانە بێ بڕوایە و هەتانە بڕوادارە یعنی هەر لە سەرەتاوە کە خوا دروستی کردوون واتە هەتانە کوفر هەڵدەبژێرێ هەشتانە ئیمان هەڵدەبژێرێ بەڵام دەبێ پێکەوەش بسات شێنن لەسەر خاڵ هاوبەشەکان پێکەوە هاوکاری بکەن و تایبەتمەندیەکان و جیاوازیەکانی هەر کامێکتان ئەوی دیکە تەحملی بکە من بابایەکی ئەڵمانی سیکۆلاریست هەرچەند لە وڵاتێکی مسلمان نشینیشدایە کەش من بە جیسمێکی غەریبی دەزانم بەڵام لەگەڵەوەشدا مادام قەناعەتی وایە و دینەکەی من ڕێی پێدەدا دینەکەی من ڕێی پێدا کە غەیری ئیسلام تەبەنی بکە من قبوڵمە ئەویش دەبێت خۆ ماڵ لە ماڵ خۆ حرام نیە خۆیش دەبێت لەم وڵاتی مسلمان نشینێدا مسلمانی قبوڵ بێت زۆر باشە مامۆستا پرسیارێکەکەم پرسیارەکە ئی دەرەوە کتێبەکەیە بەس زۆر پەیوەستە بێتەوە دیسان بە کتێبەکەەوە مامۆستا ئەویش وترێ تێوری ئیسلامی بەم تێڕوانین و بەم با بڵێن بوون ناسی کە مەسەلەن بۆن ئێمە لە چوارچێوەی کتێبەکە باسیەکەین با بڵێن تێوریەکی خۆماڵی نییە تۆ ئەم تێورە لە دەرەوە هاتووە وادە لە دەرەوەی کۆمەلگای کوردی بۆیە کە تێکەڵ بە کۆمەلگای کوردیە بێتەوە مامۆستا توانای ئاوێزانبوونی یاخود هەماهەنگکردنی یاخود هەڵکردنی زۆر بەهێز نییە هەتا لە پرۆسی بە حیزبیکردنیشە کە جارێککە بە فۆرمێکی ترە مەسەلەن بۆن منە ئەم جۆرە لە تیۆری ئیسلامی پراکتیزا بێتەوە دەگوترێت لە کوردستانە لاوازە وەڵامەکەی دووشتە یەکەم کاری ئیسلامی و پرۆژەی ئیسلامی تایبەت نییە بێرەوە لە هەموو دنیادا هەیە لە هەر شوێنێ مسلمانی لێ هەبن مسلمانان دوای ئەوە تەماشای واقعەکەیان دەکەن دەڵێن باشە ئەوە میحرابەکەمان هەیە ئەوە دوانگەکەمان هەیە مینبەرەکە بەڵام ئەدیکوا قیادە سیاسیەکە ئەوە کەسێکمان هەیە بۆ نوێژ ئیمامەتیمان بۆ دەکا بەڵام ئەدیکوا قیادە سیاسیەکە کو ئەو کەسەی لە بواری حەڵاڵ و حرام و لە بواری ئەمر و نەهی و لە بواری ئابووری و سیاسی و کۆمەڵاتی و ئیدارەی وڵاتدا بەڕێی پێغەمبەرماندا دەبا عەلەیهی سەڵات وسەلام چونکە پێغەمبەری خاتەم وەکو چۆن ئیمامی موسڵمانمان بووە لە میحرابدا و لەسەر دوانگە قسەی بۆ کردوون لە فەرمانگەشدا حکمی کردوون دادوەری لە بەیندا کردوون لە شەڕیشدا قائید و فەرماندەیان بووە کێشەشیان بۆ پێغەمبەر سەڵام چارەسەری کردووە مشوری لانی ئابووریشی خواردوون مشوری لانی ئەخلاقی و لانی کۆمەڵایەتیشی خواردوون لانی ژیان و گەزەرانیشی مشوری خواردوون بۆیە کاکە پەیوەند ئەو قسەی ڕاست نییە کە ئەوە حاڵەتی ئیسلامی شتێکی نامۆیە جاگە لێرە نامۆ بێ لە میسریش نامۆیە و لە ئێرانیش و لە پاکستانیش و لە هەموو دنیاش نا لە هەر شوێنێ مسلمانانی لێ بن مسلمانان هۆشیار بووبنەوە کار دەکەن بۆ ئەوەی ژینیان بە پێدینیان بێ ئەوە یەک ئەوی دیکە باست کرد نەیتوانی خۆ گونجێنیا مەسەلەن بێهێزە لاوازە تەمان ئەوە وان نییە جاری کەش باسمان کرد تۆ کاتێک دێنی شتێک هەڵدەسەنجێنی دەبێ هەموو هۆکارەکان خەیە بەرچاوی خۆت لە کاتێکدا کە هەرچی هۆکاری دەسەڵاتە ئەگەر هێزی ئابووریە ئەگەر هێزی سیاسیە هێزی ئەمنیە هێزی عسکەریە هەمووی بەدەستی بەرامبەرەکانتەوەیە ئایا دەرەنجامی ئەو هەڵبژاردنانە تعبیر دەکات لە واقعی ئەو خەڵکە خۆزاریکە وینەمان هێنایەوە
گوتمان بۆچی پارتی لە سلێمانی بە قەدەر ئێمە دەنگ نایەنێ یەکێتی بۆچی لە هەولێر هەر بە قەدەر ئێمە شتێک زیاتر یا کەمتر دەنگ دێنێ ئەیمانەوە دیارە بەهۆی دەسەڵاتەکەی وێتی پارتی لێرە پڕی دەکاوێکی تێ لەولا پڕی دەکا من وێنەی واقعیت بۆ بێنمەوە کەواتە ئەوە ڕاست نییە کە ئەم 15-20 کورسیەی ئێمەی تەوژمی ئیسلامی کە ئێستا داشبەزیون ئەوی ڕەنگە بەشێکی هۆی هەڵەوکەم و کوڕی خۆمان بێ بەشێکیشی دیارەوە هەر سابیتە کە هی تەسویر و فرت و فێڵ و گزیکاریە ئایا ئەم 15-20 کورسیە تعبیر دەکات لە واقعی حاڵەتی ئیسلامی لە هەرێمی کوردستاندا کاتێک تعبیر دەکاتەوە با بەرامبەرەکانمان هێزی عسکەریان نەمێنێ هێزی ئەمنیان نەمێنێ حیزبی با ببنە موسسە و دامەزراوەی دەوڵەتی با هێزی ئابووریان نەمێنێ پارەیان بەدەستەوە نەمێنێت تەخشان و پەخشانی بکەن چەندان کەناڵی ڕاگەاندنیان هەبێ بە پارەی نەوت ئێوەیشی چەند وەردەگرن کادیرانی ڕاگەاندنی بە چەند وەردەگرن ینی بە بەراورد لەگەڵ ڕەفیقەکانی خۆتان لەو کەناڵانەی کە بە پارەی نەوت و بە پارەی بەلاشی ئەم میلەتە ڕەنگە بەراورد نەکرێ ینی باشە با بێنن ئەو ماکینە ئیعلامیە کە بە پارەی نەوت و پارەی وارداتی ئەم خەڵکو وڵاتە ئەوە دەکات ئەگەر هێندە سەخی ئەگەر هێندە سەخینە هەموو خەڵکە کەوتووە لە خانووی بەکرێدا و ئەو هەموو خەڵکە کەوتووە خۆی بۆ عیلاج ناکرێت لەو هەموو ملیارانەی کە دزیویانە لەی خەڵک هەر با بێنی خەڵکە ڕۆنی خەڵک لەسەری خەڵکی بدەنەوە ئەی بۆ ناکەن با ماکینە ئیعلامیەکەی نەمێنێ با هێزە ئابووریەکەی نەمێنێ هێزە عسکەریەکەی نەمێنێ هێزە ئەمنیەکەی نەمێنێ هی حیزبی با هەموو ببێتە دامەزراوە بۆ هەموو ولاوەکو یەک بێ ئەو کاتە لاقی ڕەش و سپی دەردەکەوت ناڵێ لە بوارێ لاقی ڕەش و سپی دەردەکەوێت ئەو کاتە دەڵێ سوف ترى إذا نزل الغبار أفرس تحتك أم حمار ئەگەر تۆز و خۆڵ نیشتەوە ئەو زا لە خۆت حاڵی دەوی کەر سواری یان ئەسپ سوار بەڵام ئێستا هەرچی هۆکاری قوتە لە دەستەودا ئێستا تۆ دەبێ بڵێ وڵاکا کە لایەنی ئیسلامی تۆ بێهێزیاخە بەچی بێهێزم بێهێزنی کارکە بەڵام هەرچی هۆکاری قوتە ئەو دەستی بەسەرداگرتووە بە شێوەی ناشەرعی جا کاک پەیوەند کەواتە ئەوە قسەیەکی ڕاست نییە کە حاڵەتی ئیسلامی لێرەدا شتێکی نامۆیە نەخێر نامۆ نییە چۆن کارکردن بۆ ئەوەی ئیسلام بگەڕێتەوە بۆ هەموو کایەکانی ژیان دەبێت شتێکی نامۆبی لە نێو میلەتێکی مسڵماندا و ئەوەش ڕاستیش نییە ڕاستیە و قسەی دەزانم قسەی جەنابەت نییە تۆ بەنای قسەی خەڵکەوە قسە دەکەی ئەوەش ڕاست نییە کە حاڵەتی ئیسلامی بێهێزە بەڵێ ئێمە کەم و کوڕیمان هەیە کرچ و کاڵیمان هەیە بەڵام لە ڕاستیدا ئەگەر بەوە بەراورد بکرێ دەرەنجامی دەنگەکان و هەڵبژارنەکان ئەوە زوڵمێکە چونکە تەزویری زۆر دەکرێت و پاشان وەکو گوتم هەرچی هۆکاری قووەت و دەسەڵاتە لە دەستی بەرامبەرەکاندا هەیە و تو هیچیان بۆ نەهێشتوویەوە لە پەراویزی کۆمەلگادای هەرچاکە ئەوەندەش ماوی باش مامۆستا بۆ بەرامبەریش ئەمە وتمان ئەمە سەبارەت بە ئیسلامیەکان کە وتمان تێۆریایەک هەیە کە ئەبێ بە سەرچاوە بۆ تەوژمی ئیسلامی با لە بەرامبەریش باس لە ئەلمانێت بکەین دەگوترێ ئەلمانێت لە کوردستانە بە تایبەتی هەڵگری هیچ مۆراڵێکی تایبەت نییە واتە هیچ بنەمایەکی ئەخلاقی نییە تاکو ئێمە لەسەر ئەم بنەما ئەخلاقیە بیبینین و شوناسەکەی دیاری بکە بۆی دوایی چ ململانەی لەگەڵا بکەین و چ لەگەڵی شاڕێ بکەوین کەواتە ئێمە تەوژمی ئیسلامی ئەخینە بەرامبەر بە چی ینی ئەلمانیا دەگەر لە دەرەوەی دەسەڵات سەیری بکەی وەکو نفوزی ئەوەی کە پێگوترە دەسەڵاتەوەی کە جەنابەت باست کرد ئێستا لەوە بەترازێ بە زۆر ئێستا ناتوانانی خەسڵەتێکی ئەخلاقی ئەلمانیەکان مەسەلەن بۆن منە بخیتە بەرچاوی خۆت بڵێ ئەمە هەڵگری ئەم جۆرن لە ئەخلاق کەواتە دەگوترێ ینی ئەو مامەڵەی کە پێویستە تەوژمی ئیسلامی لەگەڵ ئەلمانێت یا بکات چییە؟ جا من وا ناڵێم من هەرچەندە ئیسلامیم بۆ خۆت دەزانی ئینشاڵڵا ئیسلامیێکی تۆخیشم بەڵام من وا دەزانم کە ئەلمانیەکانیش دوجار بەشەر کاکە پەیوە ناتوانێت لە ئەخلاقدا بڕندرێ یەکجارێکی مامۆستا ببوورە بۆی ئەم هینەی منش بە هەڵە نەڕوا من کاڵم ئەخلاق مەبەستم خوانەخواستە داوێن نییە دەزانم شتێک هەیە ناوی مۆڕاڵی دەزانم جەنابەت بەس خەمی بینەرەکەمە بۆی وا تێنەگەێنەریش ئینشاڵڵا لەوەی عاقڵترن بەغەڵەت لە تۆ تێ بگەن کە تۆ پێ زۆر نەجیب و ئەدەبی کاکە پەیوەند مەبەستمەوەیە هەر چۆن بێ ئەلمانیەکانیش کۆمەڵێک پرانسیپ و بەها بە ئەمن واین بڵێم باشە با تۆ تابیرەکە ئەوە بکەینەوە کۆمەڵی پرانسیپ و کۆمەڵی بەها هەیە هەر پێ پەیوەستن چۆن بابایکی ئەلمانی هەر نەبێت دەیەوێت ژیانە دنیاکەی خۆشکە وانە خۆ هەر دەیەوێت
کاکە دەیەوێت خۆشتر بخوا جوانتر بپۆشێ وانە لە شوێنی جێگەوڕەکەی باشتر دابنیشێ لە بەلای کەمەوە ئەوانەی هەر هەیە ئەو قیمە مادیانە باشە ئێمە وەرن برادەرانی عەلمانی وەرن بە ئەو قیمە مادیە کە تۆ بڕات پێ هەیە هەر ئەوانە بکەینە پردی پێگەیشتن بۆ چونکە ئیسلامەکەی منیش نەک ڕێگەی داوم بەڵکو لەسەری پێویست کردوم بەرگو پۆشاکم باش بێ خواردنەوەم هەبێ هاوسەرگیریم هەبێ جێگە و ڕێگەم هەبێ ئەوە هەموو ئاەتی قورئان و فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیگەیەن خی پەروەردگار دەفەرمی یا بەنی ئادەمە خذوا زینەتەکم عند كل مسجد وكلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين أي وشي آدم واتبا مسلمان نامسلمانەوە لە لای هەر پەرزگایەک خۆتان ڕازێنەوە جاگە لای پەرزگا خۆت بڕازێنیەوە لە بازاڕ و لە ماڵە چاکتر بخۆن و بخۆنەوە بەڵام زێدە ڕۆیی مەکەن پیاوێک پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هەر کەسێک بەقەدەر گەردیلەیەک خۆ بەزلگەری لە دڵدا هەبێ ناچێتە بەهەشت ئەویش گوتی إن المرء يحب أن يكون نعله حسنا وثوبه حسنا قال إن الله جميل يحب الجمال الكبر بطر الحق وغمط الناس أما لصحيح بخاري مسلم داد پیاوەکە گوتی ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئینسان پێی خۆشە پێڵاوی جوان بێ و پۆشاکی جوان بێ وای زانی خۆ بەزلگەری پەیوەندی بە پۆشاک و پێڵاوە هەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی خوا جوانە و جوانی خۆش دەوێ خۆ بەزلگەری بریتێ لە ڕەتکردنەوەی حەق وە خەڵک بەکەم تەماشاکردن مەبەستم ئەوەیە کاکە پەیوەند هەر چۆن بێ باشە تۆ وەرە ئەو هەر قیمە مادەکانیشی هەبێ بابای عەلمانی هیچ قیمێکی ڕوحی نەبێ هیچ قیمێکی مەسەلەن ئەوەی نەبێ خۆ بەلای کەمەوە دەیەوێت چاک بژیە ئەو چاک ژیانە لە ڕووی خواردن و خواردنەوە لە ڕووی بەرگ و پۆشا لە ڕووی جێگە و ڕێگە لە ڕووی کەلوپەل ئیسلامیش هەمان قەناعەتی هەیە ئیدعای حکومڕانیشەکەن بەڵێ دەزانم ئەمن لای کەمەکەم گوت لای کەمەکەم گوتمە تۆ فەرزەن دای بنێ کە حکومڕانەکان نا چونکە ئێستا عەلمانیەکانی دی تەمانە من سەرۆکارم لەگەڵ زۆریان هەیە و برادەرانە دەڵێن بابە ئەوانەی حکومڕانی دەکەن بە ناوی عەلمانیەت و ڕاست ناکەن لەگەڵ عەلمانیەت عەلمانیەت کەی ئەوەی تێدا هەیە خزم و حیزب کێ ملیار لێرە سەر ڕەشوڕوتکردنی خەڵک کەی وایە ژێرخانی ئابووریت نەبێ وڵاتەکەت ببێتە بازاڕی ساختکردنەوەی کاڵای خەڵک کەی وایە کە مەسەلەن بەرگەی دوو مصیبەت و بەڵا نەگری ئەوان یعنی زۆر ملاحەزە و تێبینیان دەڵێن ئەوانە تەمثیلی عەلمانیت ناکەن جا من ئەمن قسەم لەگەڵ عەلمانیەکانی خوارێ بێدەسەڵاتەکان ئەو هێر دەنووسن و ڕەخنە دەگرن هیچیان بەدەست نییە مەقسەدم لەوانە ئەوانیش لەگەڵ ئەوانیشدا ئەتو خاڵی هاوبەشت هەیە لەگەڵ حکومڕانەکەشدا گە ڕاست کات چبڕ خاڵی هاوبەشتەر هەیە باشە کاکە تۆ لەتەوێت چی بکەی وڵات دەمێ وڵاتە بەڕێوەبەرم کاکە تۆ ناتوێ وڵاتە وا بەڕێوەبەری خەڵکەکە لێت ڕازی بێ ناتوێ وا بەڕێوەبەری کە وڵات بەرەو پێشەوە بچێ ئاوەدان بێ زانیاری بەرەو پێشەوە بچێ وا بێ وا ئیدعا دەکا دەی وەرە با ئەو خاڵانە بکەینە پردی پێک گەیشتن یعنی مەبەستمەوەیە هەر چۆن بێ ئیسلام کاکە ئیسلام ئاردی گەنمە هەموو نانێکی لێ دێ ئیسلام لەگەڵ هەموو کەس دەگونجێ بە درێژایی مێژوو تەماشا بکە لە شوێنانێکی ئیسلام دەسەڵاتی هەبووە هەموو ئەو خەڵکەی حاواندۆ تۆ لە بنباڵی خۆیدا یعنی ئیسلام هیچ کاتێک سەغڵەت نەبووە بە مەدارکردن لەگەڵ خەڵک بۆ چونکە دەڵێ تۆ یان موسڵمان دەبی ئەوە هەمان ئەرک و مافت هەیە یان برای دینیم یا برای ژینیمی یا برای ئینسانیمی دەی فەرموو وەرە کاکە تۆ وەکو دوو مرۆڤ پێک مامەڵە بکەین وەکو دوو برای دینی نا وەکو دوو برای ئینسانی وەکو دوو برای نیشتیمانی باز کاکەمە لە وڵاتێک داین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینە کە جوولەکەکان بانگ دەکا و موشریکەکان بانگ دەکا ئەو سەحیفەیان لەگەڵدا ئیمزا دەکا لەسەر چه ئەساسێک جاری کەش باسمان کرد یەک ئایەتیش لە وەثیقەدا نییە لەو دەستوری مەدینە بۆ ئەگەر ئایەتی هێنابان جوولەکەش دایانگوزا 2 دقی تەوراتیش بێنە و نەسرانیش دایانگو 2-3 دقی ئەنجیلیش بێنە هەمووی ئەحکامی وایە یاسای وایە کە بنەمای وان کە بۆ هەمان وەکو یەکن خاڵی هاوبەشن یەکێ لە خاڵەکان ئەوەیە وأن أهل هذه الوثيقة يد على من دهم يثرب واتە بەرگری هاوبەش خەڵکی ئەم وەثیقەیە کە ئیمزایان کردو هەمویان یەک دەستن لە بەرامبەر هەر کەسێ هێرش ماو کاتە سەر ئەمجا وەکو چۆن بۆ ئەوە بۆ شتی دیکە مەسەلەن کاکە نابێ هیچ کەس بابەی کەتنکەر پەنا بدە نابێ هیچ کەس خراپە بکە نابێ هیچ کەس ئەوە بکە یعنی ئەوان هەمووی خاڵی هاوبەشن دەگونجێ کە
ئەهلی ئیسلام لەگەڵ غەیری خۆیاندا بیان کەنە پردی پێکۆ مامەڵەکردن. مامۆستا جەنابەت زۆر گرنگی بە بابەتی بوون ناسیە دەیت لە زۆر شوێنی جیاوازە بە تایبەتیش لەم کتێبەیە کە خاڵی سەرەتا و مەسەلەن بۆ نمونە گرنگ کە دەست پێەکەی بە بابەتەکە بریتێ لە بوون ناسی. بوون ناسی مامۆستا خۆت باشە زانی هەم لە ینی هەم لە ڕوانگەی دینیەوە هەم لە ڕوانگەی نادینیەوە باوەڵن گرنگی پێدراوە. یان ئەگەر بوون ناسی ئیسلامی حسابەکەی کە مەسەلەن بۆن منە زیاتر ئاسمانیە و بوون ناسی دنیایش کە زۆر فەلسەفە گرنگی پێدا قسەکە لەسەرەوەیە ئەگەر ئەم ڕوانگە جیاوازەنەی بوون ناسی هەم دنیای هەم دینی بخینە ناو بکەین بە شوناز بۆ تۆژمی ئیسلامی و ئالمانی قسەکە لەسەرەوەیە ئەم بوون ناسیە دنیاە کە ئەبێ ئەلمانیت تەمسیلی بکە و تەبەنی بکە بە جۆرە لە جۆرەکان و بوون ناسی ئیسلامیش ئەبێ تۆژمی ئیسلامی بە جۆرە لە جۆرەکان تەبەنی بکە شوێنێکیان هەیە دوڕیانێک هەیە بیانگەێنێ بە یەک مامۆستا کاکە پەیوەند جارێ پێم خۆشە جەنابیشت و بینەران و بیستەرانی بەڕێز بزانن کە ئەم زاراوی بوون ناسی خۆم دامناوە ئەویش لە جیاتی جیهانبینی و دنیابینی کە من ئەو دوو شەیە باسم کردووە لە کتێبەکانی خۆمدا بە تایبەت لە کتێبی چوارەمی مەوسوعەی بیرکردنەوە ئیسلامی لە نێوان وحی واقعدا بە ناوی پایەکانی بوون ناسی باسم کردووە کە ئەم زاراوەی دنیابینی و جیهانبینی غەڵەتن لەبەرچی دنیابینی یعنی ئەم دنیای چۆنی دەبینی جیهانبینیش هەر جیهانیش یعنی هەر دنیا چۆنی دەبینی ئەو فارسیەویش بڵێن دنیا وشەیەکی عەرەبی یا کوردی بە هەر حاڵ گرنگی ئەم دنیا چۆن دەبینی بەڵام بوون ناسی ئەگەر بویسترێ معنای ئۆنتۆلۆژی بێ ئۆنتۆلۆژی کە لە زمانە بیانیەکان داهاتووە یعنی علم الوجود معرفة الوجود ئەمە دەبێ بڵێن بوون ناسی ئۆنتۆلۆژی واتە چۆن تەماشای بوون دەکەی بوون بە دنیا و دوا ڕۆژێەوە بە بیندرا و نەبیندراویەوە بە بەدیهێنەر و بەدیهێنراوەوە جا بۆ زانیاری ئەوە بەندە ڕاستە زۆر داکۆچیم لەسەرەوە کردووە من کتێبی یەکەمی مەوسوعەی الئیسلام كما يتجلى في كتاب الله بناونشانی الئیسلام معرفة صحيحة بالخالق والخلق هەموو تەرخان کردو بۆ باسی بوون ناسی ولا هەندێک لە کتێبی دیکەی خۆشمدا لێرەشدا باسم کردووە کە بوون ناسی یعنی چۆن تەماشای بوون دەکەی وجود بە بەدیهێنەر و بەدیهێنراوە بەدیهێنراویش بە دنیا و دوا ڕۆژیەوە بە پەنهان و بە ئاشکرایەوە ئەمە ئایا چۆن بوون ناسیەکی کە لە ئیسلامەوە لە وحی خوا بە سەرچاوە دەگرێت لەگەڵ بوون ناسیە کە لە زادەی فیکری بەشەرە من ناڵم بوون ناسی دنیایی دەبێ بڵێ بوون ناسی کە لە فیکری مرۆڤ چکە ئەویشم کردو بە دوو بەش بوون ناسی مادی ماتریالیزمی لەگەڵ ئایدیالیزمی ینی بە میثالی و مادی واتە عەلمانیەت یەک بوون ناسی تۆکمەی نییە کۆی بکاتەوە بەڵکو چەند جۆرە بوون ناسیەکی هەیە بەڵام ئیسلام بوون ناسیە کە حەقیقەت ئەمە پێمانوە بوون ناسی ڕاستەقینەوە کە لە ئیسلامدایە کە لە وحی خوای پەروەردگاردایە کە چۆن تەماشای بوون دەکات چۆن تەماشای خوا دەکات سبحانه وتعالى چۆن تەماشای دروستکراوەکان دەکات گردون بەسەر و خواریەوە و چۆن تەماشای دنیا دەکات چۆن تەماشای دوا ڕۆژ دەکات و چۆن تەماشای مرۆڤ دەکات ئەو پێنج مفرەدەیە ئەوانە پێنج پایەکانی بوون ناسین خوا سبحانه وتعالى لە بوون ناسی ئیسلامیدا ئەو زاتەیە زاتێکی پاچی بەرزی بێوێنە بەدیهێنەر و پەروەردگار و خاوەنی هەموو شتێکە گردون دروستکراوی خوایە ئەم گردونە ئێستا ئێمە تێیدا دەژین هەر ئەم قۆناغینە قۆناغی دیکەی بە دووادا دەکە ڕۆژی دواییە مرۆڤ جێنشینی خوایە دنیا شوێنێکە تیا تاقی دەکرێنەوە دواڕۆ شوێنێکە ئەنجامەکەی تێدا وەردەگرینە ئەو پێنج مفرەدەیە پێنج پایەکانی بوون ناسی ئیسلامی مامۆستا دەگوترێ مرۆڤ کاینێکی پرسیارکەرە زۆر جارەڵەن کاینێکی گومانکەر و پرسیارکەرە بەس بڵێن کاینێکی پرسیارکەرە لە ڕێگای بوون ناسیەوە پرسیارەکە و وەڵام وەرەگرێتەوە یاخود لە ڕێگای بوون ناسیەوە وەڵامی خۆیداتەوە ینی بوون ناسی چی گرنگێکی بۆ ئینسان هەیە ئەو گرنگی هەیە کە بەهۆی بوون ناسیەوە ئینسان حاڵی دەبێت لە بوون
بوون ناسی حاڵی دەبێت لە خۆی چییە؟ دیارە گرنگتریش بەنسبەت مرۆڤ بۆ خۆیەتی وانە چکە تۆ خۆت نەبی ئەستان کە تۆ نەبی نازانی داخوا گردردونیش چیە و خوش چێ سبحانەوە تەعالە و دنیاش چێ و دوا ڕۆژێکی هیچ وانە کەواتە خۆی بۆ ناسی ئیسلامی پێش هەموو شتێک لە تۆ حاڵ دەکات تۆ چی؟ يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك أي مروف چشتي توي برامبر پروردگاري بخشندت بغراو ياخي كردوا أو ذاتي كتوي هناوة دي أتوي الريك خستوا أتوي هاوسن كردوا ويني توي چێشاوە بە سوار قۆناغ ئینسان لە ڕوانگەی ئیسلام و لە خۆی حاڵی دەبێت کە محلی لە عرابی وجوددا چییە بریتێ لە وەکە مەخلوقێکی ڕێز لە گیرا و لەقەد کەڕەمنا بەنی ئادەم بریتێ لەوە کە بەجێنشینی خوا لەسەر زەوی دانراوە ئینی جاعل فی الأرض خەلیفە بریتێ لەوە کە ئەمانەت و سپاردەی خوای پێ سپێردراوە وحەمەلەها الئینسان ئینسان لە ڕوانگەی بووناسی ئیسلامی لە خۆی حاڵی دەبێت چییە پاشان کە لە خۆی حاڵی دەبێت لە خۆی حاڵ دێمە ژیانە دنیاش شوێنەکە تێدا دانراوە تاقی بکرێتەوە باشە لێرە ژیان کۆتایی دێنا دوا ڕۆژیش هەیە وەکو چۆن دنیا هەیە دنیایە نزیک مؤنەثی ئەدنایە ئاخیرەش هەیە یعنی دوور قۆناغی کۆتایی کە هەرچی لێرە دەیکەیت چۆن دەژیت چی دەکەی لەوێ دەرەنجامەکەی وەردەگریەوە پاشان ئایا ئەم بوونە چێ هێناوێتە دی خوا خاڵق بەدیهێنەر سوبحانەوە تەعالە بۆچی ئەوەی ئێمە دەیزانین بۆ ئەوە کە ئێمە تاقی بکاتەوە بۆچی ئێمەی خزۆ تاقیکردنەوە وای ویستووە لا يسأل عما يفعل وهم يسألون چونکە خوا ئەو پەڕی حیکمەت و کاربەجێوی لێزانی هەیە بۆی لێ ناپرسێ لەبارەی کارەکانیەوە چونکەوە لە من لە مەوسوعەی درەوشاوی ئیمان و پوشەڵی ئیلحاد لەبەر ڕۆشنایی زکماک و عەقڵ و زانست و وەحیدە پرسیارێکم کردووە ینی کۆمەڵێک لە ئیشکالی مولحیدەکانم هیچێک لەوانە دەڵێ خۆخوا پرسی بە من نەکردووە بۆ دروستی کردوون دەبوو پرسی پێکردبام ئاخر تۆ نەبی چۆن پرست پێ بکە پاشان ئەم پرسیارە نە خواناسێکی جدی دەیکات نە خوانەناسێکی جدی خواناسی جدی زۆر لەوە بە حورمەتر و بەڕێزترە لە خزمەت خوادا کە بڵێ خوایە بۆ پرسم پێ ناخێت تۆ نەبی چۆن پرست پێ بکە خوانەناسیش ئەسڵەن ئەو پرسیارە ناکەس گۆ خوانەناسی کلەی لێ بکە وانە خۆ تۆ نایناسی گلەی لە شتێک چۆن دەکەی کە بڕات بەبوونی نییە لەبەرەوە کاکە پەیوەند بووناسی وا لە تۆ دەکات تۆ لە خۆت حاڵیبی لە خۆت حاڵیبی تۆ چی لەکوێوە هاتووی بۆچی هاتووی بۆ شوێ دەچی ئەم گردونە چییە سەری چییە ئاسمانەکان خواری چییە زەوی ئەمجا ژیانی دنیا چییە دوا ڕۆژ چییە ینی بووناسی لێت حاڵی دەکات ینی وەڵامی پرسیارە وجودیەکانە دەداتەوە ئەو پرسیارە وجودیانەی کە فەلسەفە بۆ زانیاریت فەلسەفە بۆیە دروست بووە وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە من چێم چێ دروستی کردوم بۆچی لەکوێوە هاتووم بۆ شوێ دەچم ئەم گردونە چییە لەکوێوە هاتووە سەرنجامی چۆن دەبێ ئەم پرسیارە وجودیانە کە فەلسەفە هەموو ئیشی ئەوە بە وەڵامی ئەوانە بداتەوە ئەوە تا من لەو کتێبەشدا باسم کردووە کە لە دووتوێی ئاەتی ژمارە حەوتی سوڕەتی هوددا خوای پەروەردگار وەڵامی ئەو پرسیارانە هەمووی دەداتەوە ئەوەی کە فەلسەفە دنیای بۆ لە سنگ و سوژن ناوە وەڵامی ئەو پرسیاران دەداتەوە هەر پێشیان نەگەیشتووە مەگەر لە وەحی خوا بەهرەمەند بوو بێ بۆ چونکە کاکە پەیوەند خوا و خاڵقی تۆ دەزانێت توێ بۆچی هێناوەتە دی خوا و خاڵقی تۆ دەزانێت گردونێ بۆچی هێناوەتە دی ئەو دەزانێت کە ئەم ژیانە چەند قۆناغە هەرم قۆناغی دنیا قۆناغیە بەدوادادێ خوا دەزانێت خاڵق و بەدیهێنەر دەزانێت تۆ دەبێ وەڵامی ئەو پرسیارانە لەو وەربگری ئەگەنا بۆ خۆت بە دواندا بڕۆی عاقڵترین فەیلسوفەکانی یۆنان زانی چێ بوون سوقڕات و ئەفلاتۆن و ئەرستۆ ئەو عاقڵترینیان بوون هەرچیان خواناس بوون بەڵام چۆنیان تەسەوری خوا کردووە دەڵێن خوا وەکو چۆن ساعاتێ قوڕمیش دەکەی و لێ دەگەڕێی خوا ئەم گردونەی دروست کردو لێ گەڕاوە دەڵێن خوا زۆر لەوە گەورەترە تەماشا بکات دەخوام مرۆڤەکان چ دەکەن علمی بە جوزئیات بێ یعنی وتیانە خواشت وردە بابەتەکان نازانێت چۆ زۆر لەوە گەورەترە خۆی بە وردە بابەتانەوە خەریکە ئەمە لەکوێ ئەوە لەکوێ کە خوا دەفەرمێ ولقد خلقنا فوقكم 7 طرائق وما كنا عن الخلق غافلين لەسەری حەوت ئاسمان دروست کردن ئێمە لە دروستکراوەکانی خۆمان بێ ئاگانین ئاگاداری ورد و دشتی دروستکراوەکانی خۆمانین مەبەستمەوەی کە بووناسی ئیسلامی لە وەحی خواوە سەرچاوە دەگرێت هەر ئەو بووناسیەکە
وەڵامی پرسیارە وجودیەکان بەڕاستی داتەوە ئەگەر نا فەلسفەی یۆنانی و فەلسفەی شەرقی و فەلسفەی میسری و فەلسفەی میزۆپۆتامیا زۆر بیرۆکەی ئەفسانەی عەجایب و سەیران بۆ دروست بووە لەبارەی خوای پەروەردگار و لەبارەی ژیان و دنیا و مرۆڤ و مامۆستا تقریبا 5 خولەکێکم ماوە بۆ کۆتا پرسیار جەنابەت جیاوازیەکەی لە نێوانی بوونناسی و بیر و بڕوایە لە نێوانی بوونناسی و عەقیدەیە ئەم جیاوازیە چییە یاخود با بڵێن بەهاخی جیاوازیەکە چییە؟ زۆر بە کورتی بوونناسی بناغی ئیمان و عەقیدەیە کەمە لێرەدا ئەو تێبینیم هەیە لەسەر زۆربەی کتێبەکانی عەقیدەی خۆمان مەقسەدمەوەی بە عەرەبی بە کوردی ئەوە کە نووسراون تەماشا دەکەی یەکسەر لە چی ڕادەست پێ دەکات لە خواناسی یەکسەر لە بڕوا بەخواهێنان خوا بەیەکگرتن کاکە کە تۆ تەماشا قورئان دەکەی وا نییە قورئان باسی بوونناسی کردووە قورئانی مەککەیی یەک جار لە هەموو قورئانی مەککەیی دەخوانێ فەرمی ئەیها الذین ئامنوا باسی ئیمان و عەقیدە جارێ نەکردووە بە وەکو بە عنوانی ئیمان بڕواداران بدوێنێ باسی چییە بەڵام هەمووی باسی خوایە سبحانه وتعالى باسی ڕۆژی دواییە باسی مرۆڤە باسی ژیانی مرۆڤە باسی بەسەراتی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام باسی ئەخلاقە باسی تەنیا خواپەرستیە بەڵام لەکوێ حوکمەکان هاتنە خوار لە مەدینە مەبەستم بوونناسی پێش ئیمان و عەقیدە دەکەوێت ئەتۆ دەبێت پێشی خوا بناسی ئەو جا دەتوانانی ئیمانی پێبێنی بوونناسی بناغەیە بۆ ئیمان دەبێت پێشێ فریشتەکان بناسی ئەمجا ئیمانیان پێدێنی پێشێ دەبێت ڕۆژی دوایی بزانی چییە ئەمجا ئیمان بە ڕۆژی دوایی دێنی پێشێ دەبێت بزانی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام ئەرچیان چییە کتێبەکانی خوا بۆچی دابەزێنراون ئەمجا ئیمانیان پێدێنی دەبێت ناسینەکە ببێ زانینەکە ببێ دوایی لەسەر بناغی ئەو ناسین و زانینە ئیمان و عەقیدە هەڵدەشندرێ ئەگەر نا خۆ مشریکەکانی مەکەش خوا دەفەرمێ وەلئین سەئەلتەهم من خەلەقەهم لەیەقولون الله ئەگەر یان پرسی هێ دروستی کردوون دەڵێن خوا بەڵام ئایا خوایان ناسیوە بەو شێوە کە بۆ خوا شایستین ئەگەر خوایان چاک ناسیبانێ هاوبەشیان بۆ دانەدەنا زۆر لە مسلمانانی ئەم ڕۆژگارە هەرچی لێ پرسە دەڵێ خوا دەناسم خوا پەرستم ئایا خوای وەک پێویست دەناسێ ئەگەر خوا وەک پێویست بناسێ ژیانی بەو شێوەیە دەبێت کە کەس نازانێ مەسەن چۆن بەڕێوە دەچێت کەواتە بوونناسی بناغەیە پێشێ دەبێت تۆ لە خۆت حاڵی بی لەم گەردونە حاڵی بی خوا بناسی سبحانه وتعالى ئەمجا دوایی ئیمان بریتێ لە چی ئیمان بریتێ لە هەڵوێستێکی ئەرێنی لە بەرامبەر خوادا سبحانه وتعالى و لە بەرامبەر هەر شتێکدا کە خوا فەرموویەتی لەسەر بناغەی ئەو بوونناسیە دوایەوە کە خوات ناسیوە ئەمجا ئیمانی پێدێنی دوایەوە کە ڕۆژی دوایی زانیوە پێویستە هەبێ بۆی کە ئەنجامی ئەمژان دنیا وەربگری ئەمجا ئیمان بە ڕۆژی دوایی دروست دەبێ دوای پێغەمبەرانت ناسیون عەلەیهیم الصەلاة وەسەلام کە پەیام خوا لێی چاوەڕێ دەکرێ لە ڕەحمەتی خوا کە پەیام بنێرێ بۆ مرۆڤەکان لیان نەگەڕێ بەرهەڵدایان کە بەچێدا بە پێغەمبەراندا عەلەیهیم الصەلاة وەسەلام وخوا سبحانه وتعالى فریشتەکانی داناون کە کاروباری مرۆڤەکان بەڕێوە دەبن ئەتۆ دەبێ پێشێ ناسینەکە و زانینەکە ببێ ئەمجا ئیمان و عەقیدەکە لەسەر بناغی ئەو زانین و ناسینە هەڵدەشێت هەر لە چوارچێوەی ئەو پرسیارەیە مامۆستا زۆر بە کورتی کەواتە ئینسانی بێبڕواژ بوونناسی هەیە هەموو کەسێک جۆرێ لە بوونناسی هەیە جا ئەگەر ڕاست ئەگەر هەڵە بۆ هەتا ئەوانش کە خوای پەروەردگار لە سوورەتی جاثیەدا دەفەرمێ أفرأيت من اتخذ إلهه هواه وأضله الله على علم وختم على سمعه وقلبه وجعل على بصره غشاوة فمن يهده من بعد الله أفلا تذكرون وقالوا ما هي إلا حياتنا الدنيا نموت ونحيا وما يهلكنا إلا الدهر كزانان إسلام شيء الدهريون يعني لجاتي ملحدة كان بكاره ناوى الدهريون لو آية وريان قلتوا وما يهلكنا إلا الدهر جان هر أم جان الدنيا والدنيا الرجال يا مدفوت يعني أوانا ملحد بون واتا أوانا جورك لبوناسيان هي شون بون وادا ناسن كهر أم جان الدنيا ولا دروي أم دنيا وأم جان هيش تيجي دي كنيا نخوا سبحانه وتعالى نبهشت ودوزخ ونفرشت ونسزا ونهيج بل جورك لبوناسي بل بوناسي شي تابلي شوتو هليا وبوناسي كبراسي مروف زون نابود دكاتوا بوناسي الحادي كاك بيوان مرۆڤ دەکا بە جانەوەر مرۆڤ دەکا بە ڕووندا ئەخلاق هیچ معنایەک بۆ ئەخلاق ناهێڵێتەوە
بۆ ئەو ئافرەتت پێدەشێ ئەوانت پێ ناشێ لە ئیلحاددا هیچ وەڵامێکی نییە بۆ فەرقی کچەکەت پێت بشێ لەگەڵ ئافرەتێکی دیکە کە پێت دەشێ فەرقیان شێ لە ئیلحاد وەڵامی پێ نییە ئیسلام وەڵامی پێ هەیە دین وەڵامی پێ هەیە دڵ آخر خوا وای فەرمووە بەڵام وەختێک تۆ حساب بۆ خوانەکەی حساب بۆ ڕۆژی دوایینەکەی هیچ حەڵاڵ و حرام و چاکە و خراپە و ئەوە هیچی معنای نامێنێ بۆ زانیاری مامۆستا ئەڵقەی ژمارە 58 کۆتایی هات سوپاس کە وڵامی پرسیارەکانت داینەوە سواز بۆ جەنابیشتان ئەوەش دووبارە بەخێر بێن کاک پەیوەند سپاس دەکەین بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە ئەم ئاڵلقەیەشمان تاکو بە یەکگەشتنەوەیەکی دیکە هەمووتان بە خوای بەبەزەی بەخشندا سوێن خواتان لێ